حمامکردن چەندێ خۆشە دوای شەکەتی حمامەکەی خۆشحاڵی زانکۆی سلێمانی وەکو ڕەمزە خوێندکارەکانی زانکۆی سلێمانی نمونەی هەمووی دانیشتۆکانی کوردستانن هەرێکێ لە گوندێک و شارێک و ماڵێک هاتوون ئەمە سەقافەتێکە هەمووی جیهان پێی هەڵساوە و هەموو کەسێک لە ماڵی خۆیان بەبێوتن بەڕێەوە ئەبات گەرەکمانە ئەو هۆشیاریە دروست بێ ماڵی ئەمە بەس ماڵی خۆمان نییە کۆڵانەکەی چە شارەکەی چە گەڕەکەکەی چە زانکۆکەی چە هەمووی ژینگە کەس بۆیە سیستمە پەروەردەیەکان ئەگەر لە ماڵا لە پەروەردەی خێزانە دەستیان پێ بکرای ئەمڕۆ پێویستنەوە ئەگەر لە مەکتەبە لە ڕۆزا دەستمان پێ بکرای ئیسا ئەم قۆناخە نەبوو بوونی ئەم قۆناخەیانی سەقەتی و نەبوونی شتێک و ئەگەر کەس بەرپرسنەوە لەی زانکۆ بێ بەرپرس بێ لەی بۆیە لە زانکۆ هەڵساوین بەم ئیشە نەک پاککردنەوە بە پاکی هێشتنەوە کە بێتە کولتورێک هەروە لە ماڵا هەمانە و هیچ کەسێک کەم و کورتی تیانە ماڵەکەمان گەورە بکەین بەقەی ئەقڵمان بەقەی دڵمان هەمووی جیهان ماڵی ئێمەس ئاژەڵەکان ژینگەی خۆیان پیس ناکەن لە ناوی نابن مرۆڤ کە ئەشرەفی مەخلوقاتە بێ لەوان جوانتربی با بڕێوە و ئەگەر ئەمەمان نەکرد بێت شەرمەزاریە بۆیە هەڵەسین ئاوا ئەو خۆڵ و زبڵە کۆکەینەوە تا بێژین ئەمە ئەرکی ئێمە بوو بەرپرسیارەتی ئێمە بوو ئەگەر نەمان کردو ئەبێ یەکێکی تر غەڵەتی ئەمە قەرەبوو بکات و ئەی بۆ خۆمان تا هەین غەڵەتی خۆمان قەرەبوو نەکەینەوە داهاتوو مناڵەکانمان تیاژین گلەیی لە ئێمە نەکەن و ئێمە شەرمەزاری مناڵی خۆمان نەبی هەر پاککردنەوە خۆی چێژی هەیە حمامکردن چەندێ خۆشە دوای شەکەتی حمامەکەی خۆشحاڵی ئەگەر تۆ هەست بکەی جەستەی وڵاتەکەیش جەستەی خۆتە پاکردنەوەی بێ خۆشحاڵی بکە ئەگەر خۆشحاڵی نەکا بێ بگەڕێ بزانی چ نەخۆشینێک وڵاتەکە و پاک نەبێتەوە قەلەق نیت. سپاس.